بخۆی وەکو هونەری تورکمانی بە حەقیقەت قسەی بکەین، یعنی ئەو تام و چێژە و ئەو شعبیەتەکەی لە کەرکووکە، چکە بە حەقت زۆر هونەریان خۆش دەوێت و زۆر لە هونەریش نێزیکن. ئیمە لێرە وەکو یعنی وەزع مادی کە باسم کردەوە لە بەوەی بێمەعاشی و بێبوجەی و شتیوە، خەڵکێک زۆربەی دیژەی بەکاردێنن، بەڵام ئەمە چەندە وەکو هونەرمەند ئەمن گلەییشم کرد. مەسەلەن لە هەر قاعەچی حەفەلات هەڵدەستن دیژەی من پێ دەکەن، باشە وەکو حقوقکا پارەی من ئەمە کە لەوێنیمە دیژەم پێەیە گۆرانیم پێ دەکرێ، دەبی ئایا ساحب حەفلەبی یان ساحب قاعە دەبی وەکو حقوقی پارەی ئەو هونەرمەندی بدرێتن. سەر لە یوتیوبیش سەرچێکم لەبارەی تو کرد، گۆرانی وش بەرهەم شتت گەلێک زۆرە لە یوتیوب، بەس پێم وابێ هیچیان مافی توی بەسەرەوە نییە، هەر خەڵک دایناوە و بڵاو دەکەن. بەنا کەناڵی خۆمەی ئای خۆتە خۆمەیتم، بەڵێ بەزۆکو مەسەلەن قاعە حەفەلات و بگواستنەوە ساعاتە مەسەلەن گۆرانی من پێ دەکەن. باش کا حقوقی هونەرمەندی چه ئیزین لە منوەرگرتیا گۆرانیم پێ دەکات.